مەسرور بارزانی دەیەوێت بەڵێنەکەی بباتە سەر. باڵێکی پارتی هەوڵ دەدات دۆسیەی دادگای لاهور جەنگی و گروپەکەی بگوازێتەوە بۆ هەولێر. من مەسرور مەسعود مستەفا بارزانی بە خودای مەزن سوێن دەخۆم نزیکەی 7 ساڵە سەرۆکی حکومەتە بە هەزاران بەڵێنی بە هاوڵاتیاندا، بەڵام جێبەجێی نەکردن چونکە بەرژەوەندی خۆی تیادا نەبوو. بەڵام لە هەوڵدایە بەڵێنەکەی بۆ لاهور جەنگی بەدی بێنێت چونکە بەرژەوەندی خۆی تێدایە. بەداخەوە کە ئەم هەموو کێشە و گرفتانە هەیە، سەرۆکی حکوومەت بەرپرسیارە بەرەمبەر بە هەرچی ڕوودەدا. من باسیەوە ناکەم. بەڵێنی زۆری داوە بەڵام جێبەجێیان ناکات. ئێستا دەیەوێت بۆ تێکدانی سلەیمانی بەڵێنی نایاسایی جێبەجێ بکات بە پێی زانیاری سەرچاوێکی باڵا لە هەولێرەوە. باڵی دەسەڵاتداری پارتی کە پاراستن سەرپەرشتی و ئاڕاستی دەکات پلانیان داناوە کەیسی لاهور جەنگی بورهان و هاوڵەکانی بگوازنەوە بۆ هەولێر، وەک هەمان کەیسی سەلمان ئەمین ناسرا و بە ئەژی ئەمین مامەڵی لەگەڵدا بکەن و لە سزاکانی دادگابی پارێزن. دواتر دژی خەڵکی سلەیمانی و ئارامی شارەکە بەکاری بهێننەوە. سەرچاوە باڵاکە ئاشکراشی کرد لە دوای دەرکردنی بڕیاری دەستگیرکردن لەلایەن دادگاوە بۆ لاهور جەنگی بورهان و چەند کەسێکی دیکە. باڵی پاراستنی پارتی ژوورێکی عملیاتی میدیایی هاوبەشیان پێکهێناوە. لەوێوە سەرجەم دەستگا میدیایی و سۆشیاڵ میدیاکانی خۆیان ئاڕاستە کردووە کە دۆخی سلەیمانی وەگنە ئارام و مەترسیدار وێ نابکەن. قۆناغی یەکەمی کارەکانی ئەو ژوورە عملیاتە کارەکانی تەواو کردووە. لە ئێستادا لە قۆناغی دووەمی کارەکانیدایە. زانیاری ناڕاست و چەواشەکارانە لەسەر هەڵمەتی گەڕانەوەی ئارامی بۆ سلەیمانی و ڕوبەڕووبوونەوەکانی هۆتێل لالەزار دەدانە میدیاکانی حیزبەکەیان و هەندێک میدیای دیکە. لە دوای ئەوەی لاهور جەنگی و سەرجەم و کەسانی لە لالەزارەوە شەڕیان دەکرد لەلایەن هێزە ئەمنیەکان و دەستگیر کران یان خۆیان ڕادەست کرد بڕیارە ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. بەڵام ئەو ژوورە عملیاتی پارتی کە پێکێنراو لە ڕێی میدیاکانەوە هەوڵ بۆ ئەوە دەدەن کە پرۆسی دادگاییکردنی ئەو کەسانە بگوازرێتەوە بۆ هەولێر. ئەمەش بەڵێنەکە پێشتر ئەو باڵی پارتی کە مەسرور بارزانی سەرۆکایەتی دەکات با گروپەکەی لالەزاریان داوە. پلانی ئەو باڵی پارتی بە شێوەیەک بوو کە ئەو گروپەی لاهور جەنگی ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان ببنەوە تا نیوەڕۆی ڕۆژی هەینی. دوای ئەوە ئەوان لە ڕێ حکومەتەوە موداخەلە دەکەن و جگەلەوەی کە ڕزگاریان دەکەن کۆنتڕۆڵی ئەمنیەتی شاری سلەیمانیش دەگرنە دەست. ئەو بەڵێنە هەر بەوەندە کۆتایی نەهاتووە. ئێستا کار لەسەرەوە دەکرێت کە دۆسی یاساییەکان بگوازنەوە بۆ هەولێر تاوەکو وەک چۆن ئەژی ئەمینی لە یاسا هەڵات و دەرباز کرا. بە هەمان شێوە ئەوانیش دەرباز بکرێن. لە دوێنێەوە ژمارێک لەو میدیا و کەناڵانی هەولێر کە بە ناوی سەربەخۆ کار دەکەن بە یەک ئاڕاستە لەگەڵ میدیاکانی پاراستندا کار لەسەر ئاوەژووکردنەوەی زانیاریەکان دەکەن و دەیانەوێت سلەیمانی ناشرین بکەن.